یانەی وەرزشی هەولێر کۆنگرێکی ڕۆژنەمەوانی بۆ تیپ یەکەمی تۆپی پێکەی ئەنجامدا کە بەشدار دەبن لە وەرزی ئەمساڵی خولی نایابی عێراق لە کۆنگرەکە هەریەکە لە عەبدوڵڵا مەجید سەرۆکی یانەی هەولێر و ئەکرەم ئەحمەد سەلمان ڕاهێنەری تیپەکە و گۆڤەند عەبدولخالق سەرپەرشتیاری تیپەکە بەشدار بوون و باسییان لە ئامادەکاری و ئەنجامدانی گرێبەستەکان و ئامانجی بەشداری هەولێر لە وەرزی ئەمساڵی خولەکەدا خستە ڕوودواتریش هەر هەژدیاریزانە نوێیەکەی هەولێر پێشکەش بە میدیاکان کران کە چواریان عێراقین هەریەکە لە حوسێن عەبدولواحید و تەقی فەلاح و عیزەدین عەبدولڕەزاق و سامر سەلمان بوو. دواتریش چوار پیشەگەرەکە کریستۆفەری کامیرۆنی و دیجانی بلعیدی تونسی و ئیبراهیم مۆرۆی غانایی و ئالان کارلیگای ئۆگەندی. توانم بڵێم تیپەکە تەواو بووە، هەموو یاریزانەکان هاتوونە، هەر چار یاریزانی پیشەگەریش لێرەنەوە و دەستە ڕاهێنەریشتاوە، ماوەیەکێکەوە لە مەشقکردندان ماوەکە لە ئۆردوگادان هەموو هیوا ئەوەتمان ئەوەیەکەوە تیپەکە باش بێت. من لەو باوڕەدامەکەوە ئەو ساڵ یانەوەشی هەولێر تایبەتمەندێکی خۆی دەبێت لە خولی عێراق و هەروەها دەتوانم بڵێم کەوە ژمارەیەشی زۆر گرنگ دەبێت لە خولی عێراق. پاڵپشتی هاندەران لە هەموو شتێک بۆ ئێمە گرنگترێک چونکە هاندەر دەتوانم برێم کەوا یاریزانی دوانزەن لە ناو یاریگادا بۆیە داوایانە دەکەم کەەوە پاڵپشتی تیپەکەیان بن. ئێستاش کە هیچمان کردێ بەم دازەفەیشمان کردی لەبەرەوەی لەبەر خۆشەویستی جەماوەرەکەی لەبەر خۆشەویستی نادەکەش نەکو ئەگەر بێت بە پێی ئەو پارەیە کە هیچمان نادی ئیشمان کردوایە دەبێت تیپێکی زۆر لە پار خراپتر دانێ.